ئەمە کەمپی عربەتی سەر بە پارێزگای سلێمانیە. لەم کەمپەدا بەهۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە 4 خێمەی ئاوارەکان سوتا و منداڵێکیش بەهۆی ڕووداوەکەوە گیانی لەدەستدا. بەوتەی شایەت حاڵەکان و ئەو هاوڵاتیانەی کە لە نزیک ڕووداوەکەوە بوون، ئاگرکەوتنەوەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە. باز لەوەش دەکەن بەشێک لەو خێمانەی کەمپەکەیان پێویستیان بە گۆڕینیان هەیە بۆ خێمەی نوێ کە مەرجەکانی سەلامەتیان تێدا بێ. بۆیە لە حاڵەتی هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا لە کاتێکی کەمدا چەند خێمەیەک بە یەکەوە دەسووتێن، زۆرترین زیانی لێ دەکەوێتەوە. لەم ڕووداوەشدا 3 خێزان لەو 4 خێمەدا بوون خۆیان ڕزگار کردووە، بەڵام تەنیا منداڵێک بووەتە قوربانی. في هذا الحريق شب حريق في دارنا والخيم كلها احترقت. ئاگرێک لێرە کەوتەوە، هەموو خێمەکانمان سووتان، هەموو سامان و پارەمان لەدەستدا، هیچ شتێک نەماوە، نەخۆراک نە هیچ شتێک. ئێمە ژمارەی خێزانەکەمان 22 کەسە، یەکێک لە منداڵەکانیشمان لەدەستداوە. وفقدنا أحد مثل ما يقول أولادنا. الحرق والحرق ما هذه بالنسبة لل داوا لە وەزارەتی کۆچ و کۆچبەران دەکەین قەرەبووی ئەو زیانانەمان بکەنەوە، خێمە و دۆشک و شوێنی مانەوەمان بۆ دابین بکەن. اللي نطلب من وزارة الهجرة والمهاجرين. لێپرسراوی ئیدارەی کەمپی عربەتیش دەڵێ داوایان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە کە خێمەی نوێ بۆ خێزانەکان دابین بکرێ کە مەرجەکانی ژیان و سەلامەتی تێدا بێت. ئێمە وەکو لایەنە پەیوەندیدارەکان هەمووی ئاگادار کرایەوانێ و هەمووی لە عینەن کاتە ئامادە بوون لە شوێنەکەیە. هەموو لایەنەکانیش هاوکاری و مساعداتی خۆیان بەرەوڕوو کراوەتەوانێ و کە هاوکاری خێزانەکان ئەکرێت. بەڵێ ئەمەش لە شۆرتی کارەباوە دروست بووە. ئەم ساڵ لە 2010 ئەمە یەکەم حاڵەتە کە ڕووبدات لە ناو کەمپەکەی ئێمەیە. تا ئێستا ئێمە وەکو ئیدارەی کەمپ لەم ئارئێچوانە زیاتر وزائیدەن خێمەمان هەیە، خێمەکانی هجر و مهاجرین کە هەر بەکارهێنرێت بۆ هەنێو ئایلانەی کە نەفەریان زیاترەوە کە لە ڕوکنەکانان. ئەو دوو بابەتە بەکارهێنراوە و لە هەموو کەمپەکانیشە ئەوەی من بزانم کە لە ناو عربەتایە هیچیان کەرەوانە نییە. جێباسە لە کەمپی عربەتی سەر بە پارێزگای سلێمانی 376 خێزان کە دەکاتە 1828 هاوڵاتی پارێزگای سەلاحەدین نیشتەجێن و تا ڕادەیەک پێداویستیە سەرەتایەکانی ژیان لە کەمپەکەدا دابین کراوە، بەڵام هێشتا هەنگاوی ترماوە بنرێن بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی نیشتەجێی کەمپەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، کەمپی عربەت.